لە سەردانگۆی دواکەوتنی هەڵبژاردننی کوردستان تیوار زانیاری ورد بڵاو دەکاتەوە. پەرلەمانتارێکی پێش عێراق زانیاری مەترسیدار ئاشکرا دەکات. هێزە شیعەکانی ناو چوارچێوەی هەمانگی بوون بە دوو کەرتەوە. لا تیوار نیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەگەرچی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 25 دوای 2024 دیاری کردووە بۆ ڕۆژی بەڕێوەچوونی هەڵبژاردننی هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا لایەنە سیاسیەکان لە سلێمانی دەنگۆی ئەوە بڵاو دەکەنەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە ناچێت. دەڵێن پرۆسەکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوەی دەبات، بەڵام کۆمسیۆنەکە خۆشی لە 8 2024 ماوەی یاسایی تەواو دەبێت، واتە پێش دەستپێکردنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. تیوار بە دوواداچوونی بۆم پرسە کردوزانی هەندێک لە لایەنە سیاسیەکان ئەوانەی کێرفی جەماوەریان نییە دەڵێن عێراق خۆی لە کێشە و گرفتی سیاسیدایە، ناتوانێت بە ماوەی مانگێک کۆمسیۆن کارا بکاتەوە. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی نەتوانرێت هەڵبژاردننی کوردستان بەڕێوە ببات. وروژاندنیان بابەتە لە کاتێکدایە دڵشاد شەهاب لە ڕۆژی دیاریکردنی هەڵبژاردن لە کۆنگرەیەک ڕۆژنامەنووسی داوتی مانگی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت. دواتریش کۆمسیۆن 7 2024 وادەی یاسایی بەسەر دەچێت. بۆ ئەگەر وادەکەی درێژ نەکرێتەوە کۆمسیۆن ناتوانێت کارەکانی هەڵبژاردننی کوردستان تەواو بکات. پێدەچێت بە یاسا ماوەی کۆمسیۆن درێژ بکرێتەوە بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش لە کاتی دیاریکراوی خۆیدا بکرێت. پەرلەمانتاری پێشووی عێراق ئاشکرای کرد لەم هەفتەیە ڕێنمایی جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق دێتە هەرێم کە دەبێت نیوەی داهاتی نانەوتی و 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادەستی بەغداد بکرێت. لە بەرامبەردا تریلیۆنێک و 200 ملیار وەک پشکی هەرێم دێت. ناوبراو ڕاشی گەیاند بەغدا ئێستا داوای 150,000 بەرمیلی کردووە کەچی تا ئێستا حکوومەتی هەرێم 50,000 بەرمیل دەنێرێت. غالب محەممەدەوەشی ئاشکرا کرد لە دەواازە سنووریەکانی هەردوو زۆن تا ئێستا نەوت بە قاچاق دەفرۆشرێت و بەو شێوەیەش بەردەوام بن کێشە بۆ بەشی هەرێم دروست دەکرێت. هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری بە ناوی هاوپەیمانی نەبی بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکات و بزوتنەوەی عسایبی ئەهلی حەقیش بە سەرۆکایەتی قەیس خەزعەلی خۆی لە عامری جیا کردوێتەوە و بەتەنیا بەشداری لەو هەڵبژاردنەدا دەکات. چاودێرانی سیاسی عێراقیش دەڵێن ئەمە نیشانەی دووکەرتبوونی هێزە شیعەکانی ناو چوارچێوەی هەمانگیە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.